هەردەژیم و سەر بڵندم تاکو ڕۆژی مردنم من بە پێوە گیانەدەم قەت ناکەوم بۆ دوژمنم من لەسەر بستوی ژیانە کۆنەدارم نانەوم من قەڵای ئەرکم بە تۆپی ڕووس و عوسمان ناکەوم گەر بە خوێنی جەرگی خۆم سووری بکەم من دیمەنم ملکەچت نابم دەبێ بمری بە مەرگت پێکەنم ملکەچت نابم دەبێ بمری بە مەرگت پێکەنم 1964 تاکە پلاتفۆرمێک بوو یان شوێنێک بوو کە گرنگیدا بەو بەرهەمەکە بڵین بە خاوەنی ئەو بەرهەمەکە بزانن خەڵک بزانێت بە خەڵک نیشان بدەن کە کێ خاوەنی ئەو بەرهەمەیە چونکە هیچ کلیپێکم بۆ نەکرد بۆ بەڕاستی بەڵام وەکو گۆرانی کە خۆی گۆرانیشی جوان بوو بڵاو ببەوە ئیتر بەڵام خاوەنی ئەو بەرهەمە لە ئێرەوە ناسراوە من دەستخۆشیتان لێ دەکەم زۆر سپاستان دەکەمەوە تەنها شوێنێکیشن کە گرنگیتان داوە بە ئەو شتێکە خەڵک بزانێت کێ ئەو بەرهەمەی گوتووە ئەوە بۆچی بوو هەردەژیم و سەر بڵندم بەڵێ ئەو بەرهەمە لە ڕاستیدا من پێم خۆش بوو کارێک بکەم بۆ کورد یا بۆ کوردستان کە سرود لە خالبی قدیم ینی قالبی کۆنەوە حاڵەتی مارشی دەربهێنم بەڕاستی پێم خۆش بوو بە شێوەیەکی مۆدرن کاری سرود بکەم کە گەنجەکانیش بتوانن لاوەکانیش بتوانن گوێی لێ بگرن و بە شانازیەوە دەتوانم بڵم سەرکەوتوو بووم لەو کارەدا کە توانیم ئەو بەرهەمە بەگوێی ینی هەموو کوردێک بناسێنم و ئەو بیرۆکەیەش لە بیرۆکەی گۆرانی مامۆستا ئەیوب عەلیەوە بۆ من دروست بوو بەڕاستی کوردم زمانم کوردیە من خەڵکی کوردستانم منیش پێم خۆش بوو بەرهەمەکی لەو بابەتەم هەبێت تا چەند شانازی بە وەرهەمەتەوە دەکەیت زۆر هاتنەوەم بۆ کوردستان ئەو زاریان بەڕاستی لە سەرەتادا هیچ هۆکارێکی وای نەبوو خۆم بووم بە 40 ساڵیتی وەکو دیاری یەک دوو هاوڕێ پڵیتی تایاریان بۆ کڕیم و پێیان خۆش بوو لەگەڵاوان بێمەوە بۆ کوردستانی تر منیش گوتم مادام هەر دەگەڕێمەوە دەرفەتە چەند بەرنامەیەک بکەم و چەند کاری هوەری دروست بکەم لێرە ئەوەندەی کە هاتوویەوە هیچ بەتەمای کلیپ پشتە نەبووی یا بەو ئەو هۆکارەکەی بێت بەرهەمی نوێت بەڵام بەرهەمی نوێ هەیە لێرە کاری ستودیۆشم هەبوو کە سەردانی ستودیۆم کرد هۆکارەکەشی بوو کە خەریکی یەک دوو بەرهەمم یەکێک لەو بەرهەمانە لەو ستودیۆیە تۆمار دەکرێت بۆیە سەردانی ستودیۆم کرد بوو لێرە لە هەولێر ئەی بەرهەمەکانت چەند دەتوانین یەکێک لەو بەرهەمانێکی ئێستا لە بەردەستە بەڕاستی خەریکین تەواوی دەکەین بەرهەمێکە بۆ باوک کە تێکستەکەی هاوڕێیەکی نزیکم نووسیوێتی و ئاوازەکەشی خۆم دامناوە و هەوڵم داوە خۆم کاری موزیک و شتانی بۆ بکەم ئیتر بزانین چۆن دەردەچێت شتێکی جوان دەبێت دەتوانی کۆپلەیەک بڵێ ئەبێ لە 1964 بڵاوێتەوە بەرهەمە نوێیەکەت باش بەسەرساو بابە لە وەسفن چی بڵێم کەمە بەهەشتی دنیا بەبێت و غەمە بڕۆ خوات لەگەڵ خۆشەویستەکەم حرام بێ لە دوان بۆنی گوڵیشکەم بابە بەخەونیش سەبوریم پێ دێ ڕۆژم هەر ناوێ گەرشە و تۆی پێ بێ توخوا بابە گیان بەرگە ناگرم بێ باوەشن چۆن ئارام بگرم توخوا بابە گیان بەرگە ناگرم بە بێ باوەشن چۆن ئارام بگرم ماوەیەک بوو دیار نەبووی هۆکاری ئەو دیار نەبوونە چ بوو ژیانی تایبەتی خۆت بوو یان چی دیکەی لەداوە بەڵێ لە ڕاستیدا هۆکاری دیار نەبوونم هەرەوە بوو کە زیاتر
کاتم بۆ ماڵ و مناڵەکەی خۆم دانابوو ئێستا ئەو کاتی کە زۆر چالاک بووم ساڵی 2018 و 19 تا 20 مناڵم نەبوو بەڕاستی ئێستا دوو مناڵم هەیە و ئەوەش کاتی خۆی دەوێت بۆ دابین بکەی و پەروەردەی مناڵیش وەختی دەوێ و دەبێت کاتی بۆ دابنی هەر ئەوە بۆ کارەکەی. گۆرانی هونەرمەند زیاد ئەسعاتت کردوتەوە و هەندێک ڕخنەیان گرتو و هەندێکیش دەستخۆشی تا چەند پێویستە کە هونەرمەندەکانی ئێستاش گۆرانی هونەرمەندەکانی تر بڵێنەوە. بەڵێ ئەگەر هەڵە نەبم پێم وابێ بەرهەمی بێقەرار ماوەم شەیدا موسات ئاوەرە ئەو بەرهەمە هەر خۆی ئەوەی کە ڕخنەکە گیراوە دیارە کە هیچ زانیاریەکی هونەری نییە چونکە ئەو بەرهەمە گۆرانی بەرهەمی مامۆستا زیاد ئەسعەد نییە مامۆستا زیاد ئەسعەدیش خۆی گوتوویەتەوە ئەو بەرهەمە لە ئەسڵدا بەرهەمی هونەرمەند کە بەداخەوە چەند ساڵ لەمەوە بەرکۆچی دوایی کرد کامەرانی مەتەریا کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە بەڕاستی و کە من گوتمەوە هەوڵمدا کارێک بکەم کە نە لە بەرهەمە ئەسڵەکە بچێت لە بواری موزیکەوە نە لەوەی هونەرمەند مامۆستا زیاد ئەسعەدیش نزیک بێت هەرچەند کە بەشێکی تێکستەکەی مامۆستا زیاد ئەسعەد خۆی گۆڕیوێتی بەڵام کە ئەڵەن تام و چێژی خۆی لە دەستداوە ئەوەش ئەکەوێتەوە سەر ئەوەی کێ گوێ لەو بەرهەمە دەگرێت خۆمان نەزانین دەنگی جەڕەسە لەگوێی هەندێک کەس خۆشە و لەگوێ هەندێک کەس ناخۆشە لەوانەیە دوو کەس دەنگی منی پێ ناخۆش بەڵام دە کەس دەنگی منی پێ خۆش بێت زۆر شتێکی تەبیعیە من لەگەڵەوە نیم کە بەرهەمەکەم تێکدا بێ بەڵکو توانیم جوانتریشی بکەم و لە کلیپێکی زۆر جوانی بۆ بکەم. بێقەرار ماوەم شەیدا هەموو ساد ئاوارە یاری چاو جوانم بێەوە ئەمڕۆ لێم بێزارە گوڵی باغی ژینم هەر ئەو بوو شەمی تاریکی دووری ئەو بوو بێوەفا تەرکی کردم گوڵی ئاواتی بردم مام بە تەنیایی. لە نێوان شارەکانی هەولێر و سلێمانی ئەگەر بێەوە دانەیەک هەڵبژێری بۆ ژیانکردن لەکوێ حەز لێ لە کامە شارێ بژی؟ بەڵێ پرسیارێکی لەوانەیە کەمێک سەخت بێ بەس ئەگەر چاو لێ بکەم ئاسانکاری بۆ کارە هونەریەکان وە ئەو شوێنانەی کە من تی هەڵدەست و دادنیشم کوێ بێت هەولێر بەدڵنیا هەڵدەبژێرم هەرچەند کە خۆشەویستی بۆ شاری سلێمانیش هەیە بەڕاستی بەڵام هەولێر هەڵدەبژێرم. دەبینینەوە ماوەی کە زۆر لەگەڵ هونەرمەند پەیوەنداف دەردەکەوی تەنیا برادرن یا بەرهەمتان هەیە یا یارمەتی دەدا چۆنە ئەو مۆزوعە؟ بڵێ من دەستخۆشی لە هاوڕێ و هونەرمەند کاک پەیوەنداف دەکەم بەڵێ تێکەڵایەکی زۆرمان هەیە هەم لێرە و هەم لە سویدیش کە دەگەڕێتەوە زۆر تێکەڵین هەم لە وەکو بنەماڵە و وەکو هاوڕێش و هاندەری من بۆ بەڕاستی زۆر هەوڵ دەدا کە من زیاتر بێمە ناو بوارێکەوە بواری هونەری دەنگی منی لا پەسەندە و پێی وایە دەتوانم کاری جوان بکەم و ئەو ماوەش کە لێرە بووم زۆر هاوکاری منی کردو بەڕاستی دەستخۆشی لێ دەکەم من سپاسی دەکەم هیوادارم بتوانم جوبرانی بکەمەوە و جوابی ئەو هاوکاری مامۆستا پەیوەند بدەمەوە و ئیشاڵڵا بتوانین لە ئایندەدا کارێک بکەین پێکەوە پێشنیارم کردووە کە کارێک بکەین شتێکی جوانم هەیە کە دام نابەوە بەرهەم خۆم لای بکەمەوە بەڵام پێم وابێ بەرهەمێکی جوان و لە دەنگی هەردووکمان دێتەوە کارێکی جوان دەبێت.